ئەو خولە ئیسفادەیەکی زۆرمان لێ کردووە دەوری چل ئافرەت بووینە دەستخۆشی لە ئەم ڕێکخراوە بەڕێزاکەم دەستخۆشی لە ناوچەکەمانەکەم کردنەوەی ئەم خولە بۆ ئافرەتەکانمان سوودێکی زۆری هەبووە ئەم خولە تقریبن مانگێکی خایاندووە ئیسفادەیەکی زۆرمان لێ کردووە ئەم دەورەی خەیاتیە شتێکی زۆر فێر بوون سوودێکی زۆری هەبوو بۆمان. ئێمە 16 ڕۆژ لە خولە بەردەوام بووین ئیش خەیاتیمان کرد هەنێکمان باش بووین بە سەنێکمان هیچمان نازانی ئەوەی کە باش بوون زۆر باشتر فێر بووین ئەوەی هیچمان نازانی باش بووینە. هەستان بەکردنەوەی خولێکی درمان بۆ ئافرەتانی کەم دەرامەت و خانەوادەی شەهیدان لە قەزای دەشتی هەولێر بنەسڵاوە. خولەکە بە سەرکەوتەی کۆتایی هاتەوە و کاری دەستیشیان ئەوە لێرە نمایش کراوە. پێشانگایە وەکو پێشانگایەکی کوردەواری و کەلتورەکان لەناو قوتابخانەکانە کە ئەمە شتێکی زۆر زەرورە هەم بۆ گۆڕانکاری خوێندکار لە دەرەوەی قوتابخانەکان و هەم تاوەکو بتوانێت خوێندنی زیاتر لە خۆشەویست بێ ئەمە ئەگەر لە قۆناغە سەرەتاییەکان بکرێت هەم باشترە. ئەو چالاکیەوە ئەمڕۆ پێشکەشمان کرد لە دواناوەندی ئاڵای کچان باس لەوە دەکات کاتی خوێندکارێک پۆلی شەشی ئامادەی تەواو دەکات پێویستە بە ئارەزوی خۆی بڕاتە ئەو بەش و کۆلێژێکەوە خۆی ئەوێت بەڵام ئەمڕۆ کە ئەومان پێشکەش کرد باوکی ناهێڵێت کەوا کچەکەی بڕاتە ئەو بەشێکەوە ئەوێت لەبەرەوە چەند بەرنامەیەک ئاگادار دەکاتەوە دێنە ماڵی کەوا لێ پرسم بۆچی ناڵێت دەیە لە کۆمەلگای ئێمە ئەو کێشەیە ئەو بەشە بۆ کچ باش نییە بەڵام لە دوای داڕازی دەبێت دەزانین کە ڕاگەیاندن چەند کارێکی پیرۆز و باشە. ئەو فەسڵی ئێستا کە بەهارە وەختی کلاشە فەسڵەکانی تێزستانان ئیشی پێڵاوە پینە دۆزی دەکەین ئیشی جانتاژ دەکەین ئەو کلاشانە لێکوانە هەیە ساڵی پارەکەی مایتەوە لە بۆی نوێ دەکەینەوە سبوق دەکەینەوە کلاشی نوێشمانە هەیە دەفرۆشین کلاشش هەیە ئەگەر تێک چوو بیان گچکە بیتەوە دەتاین لە قالب دەین گەورەش ڕەمەزان بنەشرەوە بێ دەکاتن والله من دیانێ لە سبینە ساعت 7:30 دێن هەتا ئێوارە بەس ئیشی کلاشی دەکەین ئەو تا دەستانێ بەهارێ ئیشکرا سپیان دەکەینەوە بنیان لێ دێن و قەڵەمیان لێ دێنەوە تا دستانێ ئەو کراشان هەیە ئێرانی هەیە هەورەمانیە بەس بە زۆری هەورەمانیەکە دەڕواتن لە بەوەی هەورەمانەکە زۆر باشە لە بۆی مقاومەی زیاتر ئێرانەکە ئێستا بەس لایلۆنە بەس بنەکەی لێکەوە لە مزە خوار دەبێتن.